إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وقائدنا وشفيع ذنوبنا ونور أبصارنا محمد رسول الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم عباد الله وإياي أولا نفسي بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. دوای حەمد و سەنا و سوپاس و ستایشێکی بێپایان بۆ خوای پەروەردیگاری جیهانیان و داواکردنی هەرچی درود و سەڵات و سەلام و بارانی ڕەحمەت و لێخۆشبوونە بڕژێ بۆ سەر خۆشەویستمان قائد و گەورەی دنیا و قیامەتمان محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام و بڕژێ بۆ سەرجانی گشتیار و یاوەران و شوێن کەوتوانی ئەم پێغەمبەرە خۆشەویستەمان لەم ڕۆژە پیرۆزە لەم ساتە پڕخێر و بەرەکەتە. سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێت میوانانی ماڵی خوا. دوای ئەوەی لە وتاری ڕابردووە باسی چۆنیەتی یاخود ئادابەکانی داخوازیمان کرد، ئەمڕۆژ پشتیوان بەخوای پەروەردیگار باسی چۆنیەتی یاخود ئادابەکان و شێواز و چۆنیەتی گواستنەوە و چۆنیەتی ژنمارەکردن دەکەین، لەبەر ئەوەی زۆر بەداخەوە کە ئێمەی ئوممەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ شتێکمان لەژێر ئەمر و فەرمایشتی پێغەمبەری خوا نییە. هەمومان پێچەوانەی قسە و هەڵس و کەوتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا جۆرە عادات و جۆرە تەقالیدێک ڕووی لە ئوممەتی محەممەد المستەفا کردووە کە ئەو پێغەمبەرە بەم جۆرە عادات و تەقالیدانە رازی نییە، چونکە ئەمانە مخالیفی ئەمری پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە کە خۆمان بە موسڵمان دەزانین کە خۆمان بە ئوممەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حساب دەکەین، دەبێ ئەخلاقمان، دەبێ ڕەوشتمان، دەبێ هەڵس و کەوتمان، دەبێ ژنمارەکردن و گواستنەوە و داخوازیمان لەژێر ئەمر و فەرمایشتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئادابی یەکەم یاخود خاڵی یەکەم کە مارەکردنە. بزانین ئێستا مارەکردن بە چ شێوازێکە، چۆن ئینسان لە مارەکردن کە دەچێ بۆ ئیشێکی خێر بەڵام تووشی هەزار و یەک گوناح و تاوان دەبێ. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت وەستەحلەلتم فروجەهن بکەلیمەتی الله ڕەواه مسلم. ئێوە ئەو ئافرەتانە بەوشەی ئەڵڵا بۆ ئێوە حەڵاڵ دەبن، بەوشەی خوا بۆ ئێوە حەڵاڵ دەبن. ئەگەر وشەی ئەڵڵا لەناو ئەو مارەکردنە نەبێ
وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ئافرەتە بۆ تو حەڵاڵ نابێ. بەوشەی ئەڵڵا دەست بە مارەکردن دەکرێت، بەڵام لە پاش کۆتایی هاتن بەوشەی ئەڵڵا شەیتان دێتە ناو مەسەلەکە، شەیتان دێتە ناو دڵەکان، شەیتان دێتە ناو مەجلیسەکان، شەیتان خۆی دەڕازێنێتەوە هەر شتێک بێ ئەمری خالیقە، بێ ئەمری ڕەب العالەمینە لەم مەجلیسەیە ئەنجام دەدرێت. هیچ شتێکمان لە ژنمارەکردن بە پێی شەریعەتی خوای پەروەردیگار نییە. جا هەر لە خۆڕازانەوە و تێکەڵاوی بگرە، حتا دەگەیە ساڵۆن، حتا دەگەیە وێنەگرتن، حتا دەگەیە ئەوەی بێ ئەدەبی لە مەجلیسی مارەکردنە بەرامبەر بە مامۆستای ئاینی دەکرێت. چۆن کاتێک کەسێک داوات لێ دەکا مامۆستا ئەمڕۆ ژنمارەکردنە بۆ کوڕەکەم، تۆش دەتەوێی حەق و مافی موسڵمان لەسەر موسڵمان جێبەجێ بکەی، دەچی دەڵێی خاڵە گیان مام حاجی ئەی ئەوەی چۆتە ماڵی خوا، ئایا ئەم ئافرەتە ئەخلاقی پێغەمبەرە، ئەخلاقی فاتیمە و عایشەی هەیەیان نا؟ دەڵێ مامۆستا وەڵا هیچی بێشەرەی تێدا نییە. بەڵام کە دەچی چی دەچی؟ 1 کیلۆ سۆر و سوپیاوی لە خۆی داوە خانم، جلو بەرگێکی تەنک وەکو ئەوەی وا ڕوود بێ. مامۆستا چ بکە؟ ژوورێکمان بۆ حازرکەن. بەڵێ دەچی 1 سعات چاوەڕێی خانم دەکەی. لە چێ خانم؟ چۆتە ساڵۆ. لا ئیلاهە ئیلا الله. ئەدی تۆ مام حاجی نی؟ ئەدی تۆ موسڵمان نی؟ کەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەمە ڕازیە؟ کەی ئەمە ئەخلاقی فاتیمە و عایشە و خەنساءە؟ تۆ ناڵێی موسڵمانم؟ ئەی بۆ ئەمە بەگوێی پێغەمبەری نازدار ناکەی عەلەیهی سەڵات وەسەلام؟ ئایا ئەمە پێشکەوتنە یان پاشکەوتنە؟ ئینجا ئەگەر مامۆستایەکیش مەوقیف و هەڵوێستی هەبێ کاکە من ئەم جۆرە ژنانە مارە ناکەم، بە دوای کەسێکی دیە بگەڕێن دەڵێن مامۆستا ئیرهابیە، مامۆستا توندڕەوە، مامۆستا کۆنەپەرستە. باوکم ئەمە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. تۆ لە چه عەسرێکا دەژی؟ مالیزیا وڵاتێکی پاشکەوتووە؟ بۆچی لە مالیزیا ئەو وڵاتە پێشکەوتووە؟ بە هەزارەها خەڵک ساڵانە و مانگانە و ڕۆژانە سەردانی دەکات. چه ئادابێکیان هەیە، چه ئەخلاقێکیان هەیە، هەم لە مارەکردنە هەم لە گواستنەوە لەسەر سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامن. لە مزگەوت مارە دەکەن و لە مزگەوتیش دەگوازنەوە، ئافرەت لە شوێنێکا و پیاویش لە شوێنێکا، ساڵۆن و ئەم بەزمەی تێدا نییە. حتا بەرامبەر بە قەشەکان برا، کاتێک قەشەیەک لە ئاینی خۆیان ئافرەتێک دێ ئەدەبن بۆ ئەم قەشەیە، ڕەفتەیەک بە سەرسەری خۆیدا دەدا. بەڵام لە لای خۆمان ئەم شتە نییە. زۆر جار ئافرەت هەر قالبی لەم گۆڕە کەوتووە، هاتۆتە بەرامبەر مامۆستا، مامۆستا دانیشتووە، خانم لەسەر کورسیە، وەرە ئەم ژنە مارە بکە. چڕوود دێ ئەی ئەو مامۆستایی کە ئەم جۆرە ئافرەتانە مارە دەکا. شەرم لە مەندیلە سپیەکەی خۆت بکە، شەرم لە مینبەری پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام. کەی پێغەمبەری خوا بەمەیە ڕازی بووە؟ کەی پێغەمبەری خوا ئەمە ئەخلاقی بووە؟ تۆزێک بگەڕێەوە لای پێغەمبەر. ئەگەر مامۆستایانی ئاینی لە هەموو شوێنێکە ئەمە هەڵس و کەوت و مەوقیفیان بێ، وەڵڵاهی ئەم جۆرە شتە نامێنێ. پاشی تۆ چی دەکرێ؟ ئەمە مشکیلەی خۆیتیان. بەڵام لە لای مامۆستای ئاینی کە شوێن کەوتووی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بێ ئەمری مەکە، چونکە پێغەمبەر دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. پێغەمبەر دەفەرمێ ئەگەر تۆ خەرابەیەکت دی، هەر کەسێک بێ،
هەر پلە و پایەکی هەبێ منکەڕێکی دێ ئەمە نەکیڕێ یعنی هەر کەسێک لە ئێوە ئەمە پەیوەندی بە مامۆستای ئاینیەوەوە نییە پەیوەندی بە حاجیەوە نییە پەیوەندی بەوەیوە نییە چۆتە عومڕەیان نا پەیوەندی بە ئیسلامەکە و ئەخلاقەکەی تۆوەیە تۆ مسلمانی پێغەمبەر دەفەرمێ ئەگەر خراپەیەکردی بەدەست مەنعیکە ئەگەر بەدەست نەتوانی بە زوبان نەتوانی بە دڵ با پێت ناخۆش بێ هیوا هەیە لەگەڵ ڕێزم وەڵڵاهی بە دڵیش پێی ناخۆش نییە سەلەفی ساڵح پیاوانی خوا دەڵێن وەڵڵاهی پێمان خۆشە پارچە پارچە بکرێن بەڵام بێ ئەمریەکی خوا ئەنجام نەدەین ئێستا سوبحان الله کابرا بۆ ئیشی خێر دەچی بۆی پیاوەتیەک بکە بۆی خێرێک بکە بەڵام لەو سەری کە دێتەوە 1001 گوناح و تاوانی توش بووە چونکە لە ئەخلاقی پێغەمبەر دوورین عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە خاڵی یەکەم بوو بەداخەوە کە مارەکردنەکەمان پێچەوانەی سنەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام خاڵی دووەم و ئادابی دووەم لە ژن مارەکردن بەداخەوە زۆر جار دەبینین ئەو مامۆستا بەڕێزانە لە کاتی مارەکردنە بە کچەکە یاخود بە کوڕەکە دەڵێن شەهادەیەک بینە ئەم شەهادە هینانە بۆ چییە لەبەر ئەوەیە کە کاکم لەوانەیە نوێژ نەکا یان ئەم ئافرەتە نوێژ نەکا بۆی شەهادەی پێدەهێنن بۆی ببێتە موسڵمان شەهادەیەکی ڕۆتینی شەهادەیەکی سەرزارەکی ئەی مامۆستا پاش شەهادە هێنانەکە ئەی پاش گواستنەوە ئەی چۆن ئەم مارەیە هاتووە بۆچی شەهادەی پێدەهێنی بۆچی ئامۆژگاری ناکەی کە تەوبە بکە کە بگەڕێتەوە لای خوا کە ژیانێکی نوێ دەست پێ دەکات کە دەبێتە باوک کە دەبێتە دایک بۆچی ئەمانەی فێر ناکەی چونکە بەشێک لە زانایان ئەوانەی کە نوێژ نەکرد چ ئافرەت بێ چ پیاو بە کافری حساب دەکەن ئالەکن ئەوانە مارەیشی نایە خەتەرە زۆر جار دەبینی حیلە لە مامۆستای ئاینی دەکرێت نوێژ دەکەی بەڵێ مامۆستا جاروبار نوێژ دەکەم عەزیزەکەی من دەبێ نوێژکردنەکەت لە دڵەوە بێ دەبێ بە ئیمانەوە بێ دەبێ بە ڕەوشتەوە بێ دەبێ بە ئەخلاقەوە بێ دەبێ بە عەقیدەیەکی پاک بێ دەبێ دوور بێ لە خوڕافیات دوور بێ لە شەریک دوور بێ لە هاوبەش و هاوڵ بۆ خوا پەیداکردن ئەمە دەبێتە ڕەوشت و ئەخلاق بزانە خوای پەروەردیگار لە سوورەتی بەقەرە ئاەتی 221 دەفەرمێ وەلا تونکحوا المشریکین حەتتا یؤمنوا ئەوە ئەمری خوای پەروەردیگارە ئێوە ژنانی موسڵمان مارە مەکەن لە کەسێک کە موشریک بێ ڕاستە ئەمە بۆ ئاگرپەرستە ئەمە بۆ موشریکە ئەمە بۆ کەسێکی کافرە بەڵام کاتێک کە کەسەکە نوێژ ناکە لە لای ئەو مەزهەب و ئەو زانایانەی کە نوێژ نەکەر بە کافر حسێب دەکەن ئەدی ئەمە چ جوابی خوای پەروەردیگار دەداتەوە دیسە ئاەتێکی تر هەر لەناو ئەو ئاەتەیە بڕگەیەکی تر خوا دەفەرمێ وەلا تەنکحوا المشریکات حەتتا یؤمنن بۆ پیاویش بە هەمان شێوە ئێوە نە ئافرەتی خۆتان بدەنە پیاوی مشریک وەنە ئافرەتی مشریکەش بۆ خۆتان بێنن دەبێ ئاگادار بی برا پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئیذا خەطەبە إليكم من ترضون دينه وخلوقه فزوجوه ئەگەر کەسێک هات بۆ داخوازیتان دینی هەبوو دین ئیسلامە ئیمانە عەمەل و کار و کردەوەی چاکە دەبێ ئەمانەت هەبێ زۆر جار ئینسان لەسەر ئەم هەڵوێستانە تووشی لێک حادزبوونیش دەبێ تووشی قسە لەگەڵ یەککردنیش دەبێ تووشی مەوقیفی
ناخۆش دەبی. کاکم تۆ لە ناو بازاری تەلەفۆنت بۆ دەکا مامۆستا لەکوێی؟ مامۆستاش ئیشی هەیە مەشغوڵە، بۆ بە ئەدەبەوە نایی لە پێش مامۆستا ماڵی مامۆستا دابنیشی، مامۆستا بەیانی سعات ئەو هەندە لە خزمەت تۆ دەبین و ژنمارەکردنێکە بە دەب بە ئەخلاق. تخوا عیب نییە بە تەلەفۆن لەناو بازار بە مامۆستای دەڵێ. جا ئەگەر مامۆستاش برێ برای بەڕێزم ئیشم هەیە، برای بەڕێز بەیانی مەوعیدم هەیە، لێت تووڕە دەبێ. دووسێ مانگ و دووسێ ڕۆژ قسەت لەگەڵ ناکە بۆ ئیشی کابرات جێبەجێ نەکردووە. یان دەڵێ کاکە ئەگەر چۆ بێتە ساڵۆن ئەمە ئیشی ماڵموو جوولەکەکانە چوونە ساڵۆن. کاکە من مارەی ناکەم، کاکە من ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەر دەپارێزم. دەڵێ بۆ مامۆستا هەر تۆ مەلای، هەر تۆ لەم شارەی؟ لا إله إلا الله. بەڕێزەکە مامۆستا ئەخلاقی تۆی دەوێ، ڕەوشتی تۆی دەوێ ئەخلاقت فێرکە، ئەخلاق دەوێ ناموست بپارێزی. عەزیزەکەی من مامۆستا بۆچێتی؟ لە پێناوی چیەتی؟ خۆ دۆلار و دینار نادەی بە مامۆستا، ئیشی خۆی لەسەر دادەنێ. دەتەوێ ئەخلاق و ئیمانیش لە مامۆستا ببەی؟ دەتەوێ مامۆستا بە ڕەوشتەوەت خۆت تەسمیلکە، هەرچی جەنابت فەرمووت بەڵێ دەستت بۆ لە سینگ بدا؟ ئەمە ئیشی مسلمان نییە برا. خوای پەروەردیگار دەفەرمێ ئەفەمەن کانە مؤمناً کەمەن کانە فاسقاً لا یەستەوون. ئەوەی ئیماندارە ئەوەی فاسقە قەت وەکو یەک نییە. ئیماندار دەبێ هەڵسوکەوتی ڕەوشتی ئەخلاقی قسەکردنی هاتن و چوونی لە مەجلیسە، لە بازارە، لە زانکۆیە، لە هەموو شتێکە ئەخلاق لەسەروی هەموو شتێکەوەیە. باشە ئەگەر مامۆستای ئاینی پێت نەڵێت کچەکەی خۆت داپۆشە، ژنەکەی خۆت بپارێزە، شەرەف و ئەخلاقت هەبێ، چێ پێت برێ؟ حکومەت پێت برێ؟ تەلەڤیزیۆنەکان پێت برێن کە ئەخلاقیان لە ناو ملەت نەهێشت؟ یان فلیمەکان پێت برێن؟ یا ئەو گۆرانی بێژانەی دەهێن نەشاری هەولێر بە پارە بە تەیارەی قسووسی چێ پێت بڵێ؟ ئەخلاقی باو باپیران ئاوا بوو؟ چێ ئافرەتی دەدیت کە مارە دەکرا؟ چێ؟ توخوا مامۆستایەکی ئاینی بە کۆڵانێک کاتێ پەڕی بە ئەوەی ژن و پیاوە خۆی دەشاردەوە. ئێستاش بەو پەڕی بێ ئەدەبی، بەو پەڕی بێ ئەخلاقی دێتە پێش مامۆستا. سینگ و لاشە و لاری لەو گۆڕە کەوتووە. تۆزێک فکر لە ڕەوشتی باو باپیران بکەوە، هیچی تر نە. ڕەوشتی باو باپیرانت ئاوا بووە؟ ئایا پێغەمبەر بەو ڕەوشتە ڕازیە؟ پێغەمبەر دەفەرمێ ئێوە لە مزگەوت ژنەکان مارە ببڕن. ئەگەر یەکێک بێنیتە مزگەوت ئەوە دواکەوتووە، ئەوە لە عەسری حەجەڕی دەژی. عەزیزەکەی من پێشکەوتن بە خۆڕوتکردنەوە نییە، باش بزانە. پێشکەوتن بە هەڕاتکردنی ژن و کچەکانمان نییە. پێشکەوتن بە ئەخلاقە. ئەخلاقت هەبێ پێش دەکەوی، ئەخلاقت نەبێ وەڵڵاهی پاش دەکەوی. ئاگادار بە ئەمانە هەمووی سنەتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام. خاڵی سێم و ئادابی سێم چۆنیەتی گواستنەوە. کاتێک ئەم ئافرەتە مارە کرا بە شەرعی بەڕێک و پێک بە موسڵمانانە چۆن دەیگوازیەوە؟ کاکم جارێ دەبی 1000 کارت طەبعکە، 1000 کارت، 1500 100 سیارەشی دەبی لە دووبی، خوێندەواریشین یا پێشی هەموو شتێک دەچی قاتێک یا قەرز دەکا یا وەردەگرێ یا بە پارەیەکی زۆر دەکڕی، ڕیباتێکی بەستووە، خوێندەواریشی نییە. ئێکی نەشارەزابی دەڵێن ئەمە پرۆفیسۆرە. یعنی ئەگەر قات و ڕیبات نەبێ ئێمە ناڵێن دروست نییە. ئاگادار بن، باسی دروستی و نادروستی ناکەین. ئەگەر قات و ڕیباتی لەبەر نەبێ نابێتە زاوا کاکم، ئەگەر نەباتە هۆڵ نابێتە زاوا کاکم. چ شتێک لە مارەکردن ئەنجامی داوە لە بێ شەرعی، لە بێ ئەمری، لە پێچەوانەی سونەت، لە گواستنەوەش هەمان شت دەکا.
هەمان شت دووبارە دەکاتەوە. دیسا خانم دەبێ بچێتەوە ساڵۆن. چەند وەرەقە؟ 10 وەرەقە. هۆڵ بە چەند وەرەقە؟ واللهی پێش ئێستا بەیان باس کردم، گوتیان مامۆستا فڵانە کەس هۆڵێکی گرتووە بە 40 وەرەقە. قەیرانی داراییە 40 وەرەقە. تخدا ئەمەت بدا بە 5-6 دایکەیەتیم، تخدا خێری زیاتر نەبوو، تخدا باشتر نەبوو. جا لە ناو هۆڵ چی دەگوزەرێ؟ ماشەڵڵا ئەوەی چوە ئەو دەزانی، ئێمە نازانین، چکە الحەمدوللا نەچوینە. ئەوەی چۆت جا چ دەڵێت؟ مامۆستا یەک جارە لە ژیانی تخوا. مامۆستا ئەگە ئەو جارەی ئەو شتەی کرد چییە؟ لا ئیلاهە ئیلا الله. یەک جار دەمری، یەک جار زیندوو دەکرێەوە، یەک جار ئەمام ئەڵڵا ڕادەگیرەی. وەرە ئەمەت بۆ کرد نەمزانی، ئەوە زانیت. چ جوابی خاڵق دەدەیتەوە؟ ئەدی باشە ئەگەر لەو شوێنە وەفات بکەی، لەناو ئەو هۆڵە ئەم ڕەقس و سەنایە ئەم دەعسە یاڵڵا لەوێ وەفاتت کرد، خۆ لەوێ زیندوو دەکرێەوە. چ جوابی خوای پەروەردیگار دەدەیتەوە؟ ئەو جار چی دەکا؟ ئەوە هەر لەناو هۆڵ 1000 کەس ڕسمی لەگە دەگری، نابی دەبی هەم ئەو ڕسمم نەگرتیا. کابرای بێگانە دوور لە لای خێزانی شەڕەفی ناموسی ڕادەوەستی، یەک ڕسمیان دەگری. جارێ زاواکەش وەلا دەنێن، بوچیشی لێ دەستینن، یەک لەو لای یەک لەو لای، جا بە ڕسمێک و 200,000 ڕسم ڕاناوەستن. لا ئیلاهە ئیلا الله. تخوا ئەم ئافرەتە بۆ تۆ یان بۆ خەڵکە؟ ژنی چێە برا؟ ژنی چێە؟ جواب دەوە. عەزیزەکەم ئەخلاقی تووە، شەڕەفی تووە، ڕەوشتی تووە. وەڵڵاهی عەزیزی من، خوای گەورە بەرەکەت ناخەتە ئەم جۆرە گواستنەوە، ئەم جۆرە زەواجە. باسی حەنزەڵەمان کرد. حەنزەڵە چۆن بوو؟ ئێمە چۆنی؟ دەبێ ئینسانی موسڵمان حسابی قیامەتی خۆی بکە، حسابی مردن بکە، حسابی ڕاوەستانی بکە بەرامبەر بە ڕەب العالەمین، حسابی ڕاوەستان بکە بەرامبەر بە ڕەب العیزە کە یەک بە یەک پرسیاری لێ دەکرێ. وەرە ئەمەت بۆ کرد، وەرە بۆ ئەم تاوانەت کرد، وەرە بۆ ئەم ڕەقس و دەنسەت کرد، وەرە بۆ ئەم بێشەرعیەت کرد. دیسا لە گواستنەوەش خانم دەبێ بچێتە ساڵۆن. لە ساڵۆن جا چی دەگوزەرێ؟ هەر بە کورتی کابرایەک تەوبەی کردیا گەڕاوەتە لای خوا، وازی لە گوناح و تاوان و ئەم جۆرە شتانە هێناوە. دەڵێ لەگەڵ چەند ساڵۆنێک ئیتیفاقم کرد کە کامیرەی مەخفی لە ناو ژوورەکان دابنین، لە ناو دوکانەکان، هەر ئافرەتێک چوو بیباتە پێش کامیرە لە کاتی ڕازاندنەوە. وە شەو ئێمە چەند برادەرێک بین، شەو فلیمەکانمان دەهینا، کاسێتەکانمان دەهینا، لێمان دەدا و سەیرمان دەکرد. دەڵێ شەوێکیان کاسێتمان هینا بەپەلە بووین، گوتمان ئەم شەو تەماشا ناکەین، کۆپیمان کرد هەر یەکە و یەکی کاسێتماندایە، گوتمان هەر کەس لە ماری خۆی تەماشا بکە. دەرێ یەکێک تەماشای کرد، وردە وردە ئافرەتێک دێتە پێش شاشە، ئافرەتێکی باڵا بەرز لێی وردە بێتەوە، ئەمە ژنی ئەم کابرایە. ئەوەی ئیتفاقی لەگەڵ دوکانی ساڵۆنەکان کرد بوو. دەڵێ تەلەفۆنیان بۆ کابرا کرد، گوتیان کاکە خێزانی تۆ نەچۆتە ساڵۆن ئەو ماوە؟ گوتی نەخێر، من چۆن ڕێگا دەدەم خێزانم بچێتە ساڵۆن؟ ساڵۆن کارەساتە. دەڵێ بەردەوام هانی خێزانەکە و خوشکەکانم دەدا ئاماند خونی ساڵۆن نەکەون، بەڵام تۆ بەخۆت ئەم فەزاحەتە، ئەم ئابروبەریە دەکەی، خوای پەروەردیگار ئاوا حیا و شەرەفت دەبا، فەسحت دەکا. دەڵێ فلیمەکەم لێ داوە دەبینم خێزانی من، دەڵێ عارەقەیەکم کرد، ڕەنگم تێک چوو، تەواو جا ئەوەی ساڵۆنەکە دەرێ ئافرەتەکەی دەبردە پێش کامیرا بۆی جوان بە دیارکەوێ. دەڵێ دیتم ئەوە خێزانی منە، شێت و هار بووم. شێت و هارمە بەکار. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە دوو ناموسی خەڵکی بگەڕێ، خوای پەروەردیگار فەسحی دەکا ئەگەر لە ناو ماڵی خۆشی بی. ئەوە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام.
دەڵێ سەیرم کرد وەڵای خێزانی من دەرچوو کاسێتەکەشمان دابەش کردووە چووە بۆ زۆر لۆ زۆر برادەر چووە چۆن ئەم کاسێتانە بگەڕێنمەوە حیا و شەرەفم چوو دەڵێ چوون بە خێزانم گوت ئەی ئافرەت تۆ شتیوات کردووە دەڵێ گوتی نەخێر تم فلیم هەیە چۆن چوویە ساڵۆن تیوەی گۆ نەچوویمە خۆت مشاوەش مەکە هیچت لەگەڵ ناکەم بەس ئاعتراف بکە تیوەڵای پیاوەکە چت لێ بشێرمەوە خوشکم هات زۆر تەکلیفی کرد منیش دڵی ئەوم نەشکاند لەگەڵی چوومە ساڵۆن ئاگوتی سەیری فلیمەکە بکە برام زۆر زۆر خەتەرە ئەو فلیمانەی کە بڵاو دەکرێنەوە ئەو بەدڕە و شتێک کە لە ناو ملت بڵاو دەکرێتەوە زۆربەی بەم شێوازەیە خاڵێکی تر و ئادابێکی تر کردنی وەلیمەیە وەلیمە چییە؟ وەلیمە یعنی ئامادەکردنی خواردنێک لە کاتی یان مارەکردن یان گواستنەوە لە هەردوو چیشی دەبێت لە یەکێکیشیان دەبێت ئەمە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا چۆنە کارتێکی بۆت ناردووە سعات دوو لە هۆڵی فڵان کابرا سیارەی دەبی بگری 50,000 دوسێ وەرەقەیە خێزانیشی دەبی لەگەڵ بەزم بوو ڕەزمی بچێتە ساڵۆن نابی خۆی بۆ گورگەکان دەڕازێنێتەوە بەڵام بۆ پیاوەکەی نا سنەتە واجبە ئافرەت خۆی بۆ مێردی خۆی جوانکە بەڵام بۆ دەرەوە حەرامە لە ماڵەوە هەرچی بۆ مێردی خۆت دەکەی بۆ پیاوەکەی خۆت شتێکی شەرعیە بەڵکو واجبیشە بەڵام بۆ دەرەوە حەرامە ئافرەتانی ئێمە لەگەڵ ڕێزمان عەکسن بۆ دەرەوە بۆ شای و ڕەشبەرەک بۆ بازار بۆ زانکۆ خۆیان دەڕازێنەوە بەڵام بۆ پیاوەکانی خۆیان وەڵاهی بۆن عارەقەیان لێدە و هیچی تر نە دیسە ئەم ئافرەتە لەی جێڕایی و ئەم کابرا لەسەر کارتی نووسیە سعات دوو لە هۆڵی فڵان خێزانت دەبێ بچیتە ساڵۆن وەرەقەکە 50,000 دوو وەرەقەیە ئەمە ئێک سیارەی دەبی بگری ئەگەر سیارەت نییە بەنزینی تێ بکەی دەبێ بچیەوێ لەوێ چ بکەی بیپسی و پەقلاوەیەکت دەداتێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەنەس دەجێڕیتەوە لە پێغەمبەری خوا لەما تەزەوەجە کاتێک عەبدوڕەحمانی کوڕی عەوف زەواجی کرد ژنی گواستەوە قال له النبي صلى الله عليه وسلم بارك الله لك أولم ولو بشات خوا مبارك بك أي عبد الرحمن أو قسي پیغمبر أبو عبد الرحمن كري عوف أولم ولو بشات ولما بك خوارنك آماده بك أجر بجسكك بي أجر ببرخك بي أجر بشلا ساواريش بي أم سنة زندك وبرام تيشت لهولو لرجبالك لبيبسي وبقلاوة وەرە ئەم سنەتەی پێغەمبەری خوا جێبەجێ بکە بۆی ڕۆژی قیامەت لەگەڵ پێغەمبەری خوا حەشر بکرێ خاڵێکی تر و ئادابێکی تر کە پێی دەڵێن حەفتیانە یا خوتوبە یا نازانم ئەو ناوانە حەفتەم ڕۆژ و جا پاشمارەکردن ئێستا پەیدا بووە پاش گواستنەوەش پەیدا بووە ئەم ئەرکە قورسە لۆسە سەری ئەم کابرایە حەفتیانەی چی و خوتوبەی چی ئەمە سنەتە ئەمە لە چێتان هیناوە ئەگەر ڕاز دەکەی لە خەمی ئەم کابرای پاش ئەوەی گواستیەوە کەسێکی نێزیکە جیرانتە داوەتێکی بکە دووسێ ئامۆژگاریشی بکە برێ تازە تۆ بووی بە باوک تازە تۆ بووی بە خاوەن ماڵ تازە تۆ گەورە دەبی تۆ منداڵ پەیدا دەبن نەسیحەت و ئامۆژگاریەکی ئاوای بکە نەک بچی تۆش بەشداری خراپەکە بکەی ئەمانە بە کورتی چەند ئاداب و خاڵێک بوون لەسەر شێواز و ئادابەکانی گواستنەوە داواکارم لە خوای پەروەردیگار هەم ئێمە سوودی لێ وەرگرین هەم ئێوەی بەڕێزی سوودی لێ ببینن تەمەنا دەکەین لە خوای ڕەب العالەمین خوای ڕەحمان پێ بکەین خوایە هیدایەتی گەنج و لاوانمان بدەین خوایە شیفای نەخۆشانمان بدەین خوایە سەرکەوتن ببەخشی بە برا پێشمەرگەکانمان ئەوانەی بە ئیمان و ئەخلاق بەرگری لەم خاک و نیشتیمانە دەکەن خوایە مسلمانان لە بۆڕما لە میانمارە لە حەلەب لە هەر شوێنێکە زەلیلن خوایە عزەتیان پێ ببەخشی خوایە سەرکەوت و سەرفرازیان بخەی خوایە ئەوەی زوڵم دەکا خوایە هیدایەتی بدەی خوایە ئەگەر شایانی هیدایەت نەبێ خوایە ئاگری لە لاشەی بەردەی خوایە هەر کەسێک لە هەر
وڵاتێک لە هەر مەملەکەتێک بۆتە سەبەبی بڕینی قوتی خەڵک، خوایە دڵی نەرمکەی قوتی خەڵک بجێڕیتەوە. خوایە ئەگەر شایانی ئەم دڵ نەرمکردنە نەبێ، خوایە لە ناوی بەری. خوایە بارانێکی ڕەحمەتمان بۆ ببارێنی، خوایە شیفای نەخۆشانمان بدەی، خوایە کار ئاسانی بۆ ئەو گەنجانەمان بکەی کە دەیانەوێ ژیانێکی هاوسەری بەختەوەر پێک بێنن، خوایە بۆیان ئاسان بکەی، خوایە قەرزی قەرزدارانمان بدەیتەوە، خوایە ڕەحم بە دایک و باوکمان، ڕەحم بە مردوانمان بکەی. آمين آمين والحمد لله رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين آمين والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين والندامة للمنحرفين ولا عدوان إلا على الظالمين. أوصيكم عباد الله وإياي أولا نفسي بتقوى الله وإطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. إن الله مع الذين تقوا الذين هم محسنون. واعلموا بأن الله قد أمركم بالصلاة والسلام على نبيكم. ويقول عز من القائل في محكم كتابه: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات والأحياء منهم والأموات. اللهم ارحمنا فإنك بنا راحم، ولا تعذبنا فإنك علينا قادر. ربنا تقبل منا صلاتنا، ربنا تقبل منا صيامنا. اللهم أغثنا يا الله، اللهم أغثنا يا الله، اللهم أغثنا يا الله. اللهم اشف مرضانا، اللهم اشف مرضانا، اللهم اشف مرضانا. اللهم اهد شبابنا إلى ما تحب وترضى. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب إنه هو الغفور الرحيم. أقيموا الصلاة يرحمني.